بەسێ تەکنیکی زۆر سادەی زانستی NLP Neuro Linguistic Programming ئەو زانیاریانە وە بیر خۆت بێنەرەوە کە لە کاتی تاقیکردنەوەکانە لە بیر دەچنەوە یانیش لە تێکەچن. هاوڕانی خۆشەویست ئەم کاتتان باش. من سامی عەبدوڕەحمان ئەندازیار و ڕاهێنەر لە بواری قوتابی سەرکەوتووە. خۆشحاڵم لەم ڤیدیۆدا لە خزمەتی تۆی بەڕێز و خۆشەویست باسی سێ تەکنیکی زۆر سادە بکەم چۆن بە ئاسانترین و خێراترین شێواز زانیاریەکان وە بیری خۆمان بێنینەوە. ئێمەی مرۆڤ لە ڕێگەی 5 هەستەوەرەکەمانەوە زانیاری ئەگوازینەوە بۆ مێشکمان و لێکدانەوەی بۆەکەین ئەگەر ئەم زانیاریە پێویست بێ دەرخیەکەین و لە کاتی پێویست ئەیڵینەوە یانی دەنەوە یانیش ئەینووسینەوە. توی قوتابی خۆشەویستی زانکۆ و پەیماگا و قوتابخانە پێویستت بەوەیە کە لە سێ کەناڵی سەرەکیەوە زانیاری بگوازیتەوە بۆ مێشکت. ئەوانیش بەسەری، بینینەکی ڤیژوەڵ، سەمعی، بیستنەکی ئۆدیتۆری، لەمسی کنستەتیک. لەم سێ ڕێگەوە ئێمە ئەتوانی زانیاریەکان بگوازینەوە بۆ مێشکمان. بەڵام کاتێک کە ئەمانەی وە بیری خۆمانی بێنینەوە لە ڕێگەی جوڵاندنی ماسوولگەکانی چاومان ئەتوانین زووتر و خێراتر ئەم زانیاریانەوە بیر خۆمان بێنینەوە. بۆ شێوازی کە لە خزمەتیەوەی بەڕێزا باسی یەکەم. بەپێی زانستی NLP ئەو مرۆڤانی کە دەستە ڕاستن بەم شێوازە ئەتوانن زانیاریەکان وە بیر خۆیان بێنەوە. دەستە ڕاستەکان باسی ئەوواکەم. ئەگەر هاتوو سەیری سەرەوە لای چەپ بکەین ئەوە ئێمە زانیاریەکان وە بیری خۆمانێنینەوە. سەرەوە لای چەپ ئەوە بە دوای زانیاریە کاگەڕین کە بە شێوەی سوورە غەزنمان کردووە لە مێشکمان و ئەمانەوێ بە دوایە بگەڕین. و هەروەها ئەگەر ئەو زانیاریە لە ڕێگەی سەمع واتە دەنگەوە ئەو زانیاریەمان غەزن کردووە لە مێشکمانە ئەوە لەسەر تەوەرەی X واتە ئاسۆیی لای چەپ تەوەرەی X ئاسۆیی لای چەپ ئەەکەین. بەم شێوازە ئەو دەنگانە بیر خۆمانێنینەوە کە غەزنمان کردوون لە مێشکمانە. و کاتێکیش سەیری لای خوارەوە لای چەپەکەین ئەوە ئەو زانیاریانەوە بیر خۆمانێنینەوە کە بە شێوەی گفتوگۆ لەگەڵ خۆمانە لە بەرمان کردن و ئەتوانین بڵین کە نووسیومانە. کەواتە تۆی قوتابی خۆشەویست ئەگەر ویستت زانیاریەکەت بیرکەوێتەوە ئەم زانیاریە بە شێوەی سوورە و وێنە لە ناو مێشکدا یانیش خەیاڵات تەخەیول لە ناو مێشکدا غەزن کردبوو مەفرۆزە سەیری سەرەوە لای چەپ بکەیت ئەگەر دەستە ڕاست بی بێگومان و سەیری تەوەرەی X لای چەپ بکەیت ئاسۆیی ئەگەر بە شێوەی سەوت ئەو زانیاریت لەبەر کردووە و ئەگەریش ئەحساست کردو و بە شێوەی گفتوگۆ لەبەرت کردو و نووسیتەوە باشتر وایە کە سەیری خوارەوە لای چەپ بکەیت. بەم شێوازە ئەتوانی زانیاریەکەت بیرکەوێتەوە زۆر بەخێراتر. و ئەو بەڕێزانەی کە دەستە چەپن ئەبێت چی بکەن بە پێچەوانەوە بێگومان سەیری سەرەوە لای ڕاست ئەەکەی بەم شێوەیە زانیاریەکەت بیر ئەکەوێتەوە کە بە شێوەی سوورە وێنە غەزنت کردووە و سەیری تەوەرەی X لای ڕاستەکەی ئەو زانیاریەت بیرەکەوێتەوە کە بە شێوەی دەنگ لە ناو مێشکدا غەزنت کردووە و سەیری خوارەوە لای ڕاستەکەی بە هەمان شێوەی دەستە ڕاستەکان. بۆ ئەگەر تۆ عەزیز و خۆشەویست دەستە ڕاستی ئاگادار بە بیر تەکەوێتەوە بیر تەکەوێتەوە بیر تەکەوێتەوە و ئەگەریش دەستە چەپی بیرت نەچێت لای ڕاست زانیاریەکانت بیر ئەخەنەوە. و بیریشمان نەچێ باسیەوە بکەین کە ئەگەر تۆی بەڕێز دەستە ڕاست بی سەیری لا ڕاستەکان بکەی ئەوە سوورە دروستەکەی یانیش دەنگ دروستەکەی یانیش ئەحساس دروستەکەی. واگەر دەستە چەپی سەیری لای چەپ بکەی بە هەمان شێوە تۆ خەریکی دروستکردنی وێنە و دەنگ و ئەحساسی. بۆیە لە کاتی تاقیکردنەوەکاندا هەوڵ بدە ئەگەر دەستە ڕاستی هەمیشە سەیری لای چەپ بکە ئەگەر ویستت وێنەکەت بیرکەوێتەوە دەنگەکەت بیرکەوێتەوە ئەحساسەکەت بیرکەوێتەوە. واگەر دەستە چەپی بیرت نەچێت سەیری لای ڕاستەکەی بۆی سوورەکەت بیرکەوێتەوە دەنگەکەت بیرکەوێتەوە ئەحساسەکە یانیش نووسینەکەت بیرکەوێتەوە. هەروەک زانیاری گشتی بە گوێرەی لە کۆڵێنەوەکان دەرکەوتووە کە 175 خانمان سەمعی واتە لە ڕێگەی دەنگەوە زانیاری ئەچێتە مێشکە. وەروها پیاوانیش بە پێچەوانەوە لە ڕێگەی سوورەوە. زۆر سوپاس کە بینێرین ڤیدیۆ بوون تکایە بڵاویکەنەوە بینێرن بۆ هاوڕێیان خۆشەویستانتان بۆی ئەوانیش سوودمەند بن.